بەڕێزان بەردەوامی گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە بەکوێ دەگات لە چوارچێوەی گۆڕانکاریەکان کە باسی نێودەوڵەتی و لاسی ناوچەیدا ڕوودەدەن بە تایبەت لەسەر ڕەوشی کورد لە سووریا دەوەستین هەروە لە عێراقدا حکومەتی نوێی عێراق چۆن دەبێ پێگەی کورد لە عێراقی ئایندەدا چۆن دەبێ ئاکرێ بڵێن عێراقی ئایندێ یان ئەوەی لە ئایندەشدا دەبینین هەرەوەی ئێستەیە گۆڕانکاریێکی ئۆتۆی تێدا بەدینایە گفتوگوێن پرس و باسوبابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەریدە سەسەر سیاسەتمەدار کاک فەرید سڵاو لێبێ بەخێراتی زۆر سپاس خێر بێ سەر چاو کاک فەرید بەگشتی ڕەوشی کورد چۆن نەبینی لە ناوچەکە یعنی هەری بۆ ڕەخساوە ینی دەرفەتی بۆ ڕەخساوە بەڵێ بەگشتی ناتوانانی سەیری مەسەلەکە بکەیت چونکە کورد دابەش بۆ بەسەر چەند دەوڵەتێکە ڕەوشی کورد پەیوەندی بە خودی دەوڵەتەکەەوە هەیە کە تێیدا ئەژی هەان بۆ نمونە ئێستا پرۆسەیەکی ئاشتی ناڕوون بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد لە تورکیا هەیە بەڵام ئاسۆکانی دیار نییە حکوومەت زۆر خاوە لە مەسەلەکە کورد دەستپێشخەری کردووە بەڵام ئایندەکەی دیار نییە ئایندەی ئەو دەستپێشخەری ئەو و ئۆپۆزیسیۆنیش یارمەتی دەرە سەبارەت بەوەی کە حکوومەتانە دەت هەنگاوێک بنێت بەڵام حکوومەت تا ئێستا هەنگاوێکی زۆر گەوری نەناوە بەڵام ئامادەی دەربڕیەوە بۆ چارەسەرکردنی مەسەلەکە بە شێوەیە کە هەم کورد هەم تورک ڕازی بێت چونکە ئەوان حسابی ئەوە شەکەن کە شەقامی تورکی زۆر هەستیارە بەوەی کە ناوی کورد بێت یا ناوی کوردستان بێت بە تایبەتی یاخود باس لە مافەنەتەوەیەکان بکرێت حکوومەتیش ئەبێت حسابی ئەوە بکات لەبەرەوە زۆر بەوریایی کارەکات بۆ سووریا ڕژێم ڕووخاوە ینی هی ئەو ڕژێمەش کە هاتوتە سەرکار هێشتا ناتوانانی بڵیت لەسەر پێی خۆی وەستاوە و هەمیشە کەوتۆتە نێوان دوو وڵات کە منافەسەیەکی گەورە لە نێوانیاندا هەیە بۆ ڕابەرایەتیکردنی ناوچەکە کە تورکیا و ئیسرائیلە لەبەرەوە ئەویش هەڵوێستێک یا سیاسەتێکی دیاریکراوی نییە ینی کوردی سووریا بەڕوونی سیاسەتێکی ڕوونیان سەبارەت بە حکوومەت نییە چونکە لە بنەمادا کورد و ئەم حکوومەتە دوژمنی یەکتر بوون لە قۆناغێکی دیاریکراودا ئێستا کە هەردووچیان هاتوونەتە ئەوەی کە یەکێکیان دەسەڵاتی بەدەستەوەیە لە دیمەشق و لە زۆربەی ناوچەکانە و کوردیش دەسەڵاتی بەدەستەوەی لە ناوچەکانی خۆیە هێشتا نەگەیشتون میکانیزمێک بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانیان بە جۆرێک کە لەگەڵ ئەم هەلومەرجی ئێستا بگونجێ باشە ینی تۆ دوولایەنە بە دوژمنی یەک دەناسێنی کاک فەرید ئەمانە یەکترن ئەمانە لەمەوبەر شەڕیان لەگەڵ یەکتری کردووە و تەنانەت پاش ڕوخانی ڕژێمیش هەر شەڕ هەبوو لە نێوانیاندا و ئەو کاتێک کە بەنداوەکەشیان گرتبوو کورد گرتبووی و دواتر خۆیان وازیان لێهێنا و دایەنەوە بە حکوومەت بەنداوی تشین بەڵێ لەبەرەوە یعنی مێژووی شەڕ لە نێوان ئەم دوو لایەنە زۆر نزیکە یعنی هەمووی ئەتوان باس لەوە بکەیت کە پار و پێرار شەڕ بوو لە نێوانیانە و پێشتریش ئەمان لەبەرەی دژی تیرۆر بوون کوردەکان و ڕژێمی ئێستا لەبەرەی تیرۆریستەکاندا بوو بوو بە ڕژێم نایەبێ کاک فەرید ئەوەی سووریا ئەوەی ئێستای سووریا ئەوەی سووریا ئێستا ڕژێمێکی سیاسیە دەوڵەتانی دراوسێ و گەورەترین دەوڵەت لە جیهان کە ئەمریکایە و جیهان مامەڵی لەگەڵدا ئەکات لەبەرەوە ڕژێمێکی سیاسی تازەیە هاتۆتە سەرکار بەڵام هێشتا جێی خۆی نەگرتووە و هێشتا کێشەی زۆرە و لەوەتەی هاتۆتە سەرکار تا مانجێک پێش ئێستا هەوڵی ئەوەی ئەدا یاسای قەیسەر کە ئەمریکەکان لە سەردەمی بایدنەوە بزانن بەسەریانە سەپاندبوو ئەوە لابەرێت ئێستا یاسایان لەسەر لاچووە ئەتوانن بە ئازادی هەڵس و کەوت بکەن و پرۆژە ئابوووریەکانی خۆیان جێبەجێ بکەن یاساکە زۆر کۆنترە هی سەردەمی بوشی باوکە پێم وابێ لەو کاتۆ بەسەراندا سەپاوە کاک فەرید ئێستا هەوڵەگەی بۆی کە کورد لە چوارچێوەی سوپای سووریادا جێگەی بێتەوە و دێنێ بەرپرسێکی سوپای سوورای دیموکرات قسەی بۆ کورسات نیوز کردووە دەڵێ هێزی کوردی و هێزەکانی سوورای دیموکرات هیچ مەترسێکیان لەسەر نییە بستە نێو سوپاوە لەبەرەوەی هێزێکی تۆکمە و کاریگەرن 100,000 کەس زیاتری نێمە دەڵێەوە نییە لە نێو سوپادا بتوێینەوە
بەڵکو کاریگەری خۆمان لەدەست نادەین تەنها جۆرێک لە ڕێخستنەوەی هەموو هێزەکانی سووریا لە چوارچەوەی سوپایەکدا. بەڵێ خۆی کێشەکە لە وشەی دەمجە کە بەکاردێت. ینی ئەم کێشەیە کە شی ئەەکەیتەوە دوسێ مانای لێ ئەەکەوێتەوە لە جێبەجێکردندا. تێک هەڵچێشکردن یانیەکە لە ماناکانی تێک هەڵچێشکردنە. کەواتە مەرز نییە ئەو هێزەی کە ئەچێتە هێزە کوردیەکە کە ئەچێتە ئەوێ بە یەکگرتووی لەو شوێنە بمێنێتەوە. ڕەنگە بڵاوەیان پێ بکرێت، ڕەنگە هەر ئەفسەرێک بکەوێتە ناو شوێنێکە ڕەنگە زۆربەی زۆری لە سوپای حکوومەت بن. ینی ڕەنگە ئەگەر دابەش بکرێن بەسەر سوپاکان ڕەنگە هەر کوردێک بەرامبەر بە دا ئەفسەر وا بکەوێتەوە. دەمێت لای ئێمە لە عێراق ئەمە پێم وایە ئەوان هەڵەیەکیان کردووە ئەزمموی کوردستانی عێراقیان بەراورد کردووە لەگەڵ ئەزمموی خۆیان. یان ئێمە لەگەڵ هێزی پێشمەرگیمە بەس ئێمە لەگەڵ عێراقیەکانە باس ئەوان خۆیان باسییان کرد پێویستە یەک سوپا لە عێراقا هەبێت ئێمە شوتمان ڕاستە لە هەموو وڵاتێکە بە یەک سوپا هەبێت. ئەی هێزی پێشمەرگەچی لێ ئەکرێت وتیان هێزی پێشمەرگە ئەبێت دەمز بکرێ یان هەمان ئەم وشەیە کە ئێستا سووریەکان بەکاری دێنن دەمز بکرێت لەگەڵ سوپای عێراق. ئێمەش کێشەمان نەبوو بەڵام ئەوان تەفسیریان هەبوو بۆ وشەی دەمج و ئێمەش تەفسیرمان هەبوو. دواتر لەسەر هاتینە سەر ئەوەی کە وەکو چۆن چونکە سووریا ئێستاش دەوڵەتێکی مرکزیە بەڵام ئێمە باسی ئەومان کرد کە عێراق دەوڵەتێکی مرکزی نییە دەوڵەتێکی فدرالە دەوڵەتێکی لا مرکزیە وەکو چۆن حکوومەتی خۆی هەیە وەزارەتی خۆی هەیە سیاسەتی خۆی هەیە ئەبێت سوپای خۆشی هەبێت بەڵام ئەم سوپایە لە چوارچێوەی دەمجەکەیە بەشێکی سوپای عێراق پێک دێنێت و ئەم مەسلەیە لە عێراقە بەو شێوەیە تێپەڕی ئێستا هەروایە یعنی ئەم پلانەی کە هێزی پێشمەرگە هەیەی هەمان پلێ وەکەوەی عێراق یان هیچ کێشەیەک نییە لەم بارەیەوە و موچەکەش ئەبێت لە یەک وەزارەت وەربگیرێت و لای خۆشمان تەنانەت وەزارەتیش تایبەتیشیان هەیە هێزی پێشمەرگە ئەم ئەزمونە کوردەکانی سووریا ئومێدی ئەویان هەبوو کە ئەمە بژێتەوە بۆ سووریا بەڵام سووریا وەکو عێراق نییە یعنی وەکو باسم کرد عێراق دەوڵەتێکی نامەرکزیە بەڵام سووریا دەوڵەتێکی مرکزیە ئێستاش یان لەسەر بنەمای پارێزگاکان کارەکات لە عێراق لەسەر بنەمای هەرێمەکان و پارێزگاکان کارەکات لەبەرەوە ئەگەر ئەوان بیر لەوە بکەنەوە کە ئەتوانن ئەزمموی کوردستانی عراق بجوێزنەوە بۆ سووریا لەم هەلوو مەرزەی ئێستادا ناتوانن لەبەرەوە ئەبێ شێوازێک بدۆزنەوە کە گونجابێت لەگەڵ ئەوە خۆیانە باشە کاک فەریدەوەی کە ئەوانیش سنووری جوگرافیان هەیە ینی مۆقعیانەیە کە ڕۆژاوای کوردستانن لەوێ داوان دەسەڵاتدارن و لەوێدا هێزی خۆیان دەسەپێنن هێز ناسەپێنن ینی ئەوەی کە حکمڕانی دەکەن لەوێدا ئەمە نوقتەیەکی گەژنیە بۆ ئەوان یعنی ئەوەی کاوانیش شوێنی خۆیانێ جێگی خۆیانێ پێگە و جوگرافیای خۆیانێ با ئەوە هەیە بەڵام ئەبێت حسابی ئەوە بکەیت کە ناوچە کوردیەکانی لای خۆمان ناوچەیەکی فراوانە زۆرتریشە لەوەی ئەوان و هەمووشی بەسەریەکەوەیە یان تۆ لە خانەقینەوە سواری ئۆتۆمبیل بە تا ئەگەیتە زاخۆ هەمووی کوردستانە بەڵام لەوێ وانە لەوێ کوردستان سێ پارچەیە و لە نێوان ئەو سێ پارچەیە ناوچەی عەرەب نشین هەیە ئەمە یەکێکە لە کێشەکان چۆن هەرێم دروست ئەکرێت یعنی ئەمە چارەسەری هەیە ئەگەر بیانەوێت بەڵام تا ئێستا ئەم مەسلەیە نەهاتۆتە ئاراوە بەپێی ئەو دەستورە یا ئەو پرۆژە دەستوری کە ئەوان کاری پێەکەن یاخود ئەو ئەعلانە دەستوریە کە کاری پێەکرێت تا ئێستا بنەمای سەرەکی لە سووریا پارێزگایە لەسەر بنەمای پارێزگا کارەکەن ناوچە کوردنشینەکان دابەش بوون بەسەر چەند پارێزگایەک لەبەرەوە قورسە هەموو یەک ناوچەی لێ دروست بکرێت ئەمە ئەگەر بمانەوێت و ئەگەر کوردی سووریا خۆشیان بیانەوێت ئەکرێت ناوچە بگۆڕدرێتەوە و ئەکرێت دانیشتوانیش بگۆڕدرێتەوە ئەمەلەیەکی قورس نییە ئەمە یەکێکە لە ئۆپەراسیۆنە هەرە قورسەکان تۆ دانیشتوانی ئەم ناوچەیە کوردن بەڵام دەوروبەریان عەرەبە ئەبێت بیگوێزیتەوە بۆ شوێنێک تێکهەڵچێش بن لەگەڵ کورد
ئەو کاتە ناوچە کوردیەکە گەورە ئەبێت و ئەم ناوچەی ئەوان چۆڵیان کردووە ئەبێت بە ناوچەیەکی عەرەبی عەرەبەکان ئەسنا ئەو شوێنە. کاک فەرید ئەمە ڕەنگە عملیەکی قورس بێ لە ئەرزی واقعدا، بەڵام ئاسانتر ئەوە نییە کە مەسەلەن هێزیەکانی سوورای دموکرات دەزانین عەرەبیتە و پێکاتەکانی دیکەشی تێدا، یعنی ئەرەوە نییە هی کورد بێ عەرەب و زۆر جاری هۆز عەرەبیەکان پشتیوانی خۆیان بەرزەکانی سوورای دموکرات دەردەبڕن. ئەمە نقطەیەکی باش و گەشت نییە بۆی کە ئاسایی بێگەر ناوچێکی عەرەبیش بێ بەڵام هێزانە تێدا باڵا دەست بن چونکە خۆی بەشێکیان عەرەبن. ئەمە مەسەلەیشترە، ئەم مەسەلەیشترە ئایا عەرەبەکان ئەیانەوێت لەگەڵ کوردەکان بن و لە سایەی حکومڕانی کوردی بن، ئەمە شتێکترە. یان وەکو باسم کرد ناوچەکان تێکەڵاون، یان وەکەوەی کوردستانی عێراق نییە یا لە شوێنەکانی تریش پێم وایە ئەزمموی سووریا یعنی ئەزمموی دابەشبوونی کورد لەوێت تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لەوەی ئێمە. بۆ نمونە ئێمەش شتێک چیوامان هەیە کە بۆ نمونە ناوچە بەشێک لە ناوچە ئێزدیەکان دابڕاون لە کوردستان ئەبێت پەیوەندیەک هەبێت لە نێوانیانە یاخود ئەو ڕێگایی کە ئەیان بەستێتەوە هەندێک عشیرەتی عەرەب و ئەوانەشی تیا یان ئێمەش ئەومان هەیە، بەڵام کێشەیەکی زۆر گەورە نیە، ئەمە ئەکرێت چارەسەر بکرێت بەڵام ئەوەی ئەوان ئەمە یەکەم جارە مەسەلەی کورد ئەو هێز و تێڕوانینانە وەربگرێت. حکوومەت خۆی تێڕوانینێکی ڕوونی نییە. ئەمە یەک دومیان کوردەکان خۆشیان تێڕوانینێکی ڕوونیان نییە سەبارەت بە چارەسەر ئەو ئەزمموی ئەوەی ئەوان ئەیانەوێت دووبارەی بکەنەوە ئەزمموی ئێمەیە. ئەوەی ئێمەش ڕەنگە بەکەڵکی کوردی هیچ پارچەیشتری کوردستان نێت، هەلومەرجی عێراق وەکو ئێران و تورکیا و سووریا نییە تایبەتە. کەواتە ئەبێت ئەو چارەسەری بۆ کوردی تورکیا ئەدۆزرێتەوە گونجاو بێت لەگەڵ هەلومەرجی تورکیا. ئەگەر بۆ ئێران چارەسەرێک دۆزرایەوە بێت گونجاو بێت لەگەڵ هەلومەرج و ڕێککەوتن کە لە نێوان لایەنەکان ئەبێت هیچ سووریا شەروەها. باشە کاک فەرید ینی تۆ پێ دوایە ئەگەر ئەو ئەزمموی ئێمە دووبارە بکەنەوە سوپای سووریا دیموکرات لە نێو سوپای سووریایە دەتوێتەوە؟ بە دڵنیاییەوە ئەتوێتەوە. ئەم سوپا بەهێزە کە ئێستا ڕەنگە بڵین ینی وا دەردەکەوێت لە سوپای سووریا بەهێزتر بێ. ئەم سوپایە بەهێزە چونکە تێک هەڵکێش نەکراوە چونکە هەمووی کووردە و ڕەنگە عەرەبیشی عەرەبیشی تیابێت. بەڵام کاتێک کە تێک هەڵکێش ئەکرێ پارچە پارچە ئەبێت، یعنی سوپا لە یەک شوێن کۆ نابێتەوە لەسەر تا سەری وڵات کۆ ئەبێتەوە. کاک فەرید ینی بۆ نمونات ئێستا من بیرم نایەت سووریا چەند پارێزگایە، گریمان دە پارێزگایە، ئەوانە بەسەر دە پارێزگا دابەشە بن چونکە سوپایە وە کوشتیتر نییە. ئەم هێزە ئەبێت بچێتە فڵان شوێن و حسابی ئەوە ناکەن ئەمە هەمووی کووردە یاخود هەمووی عەرەبە و ڕەنگە لە شوێنێکە دوو هێز تێک هەڵکێش بکرێت ببێت بە سێ بەرامبەر بە یەک. هەندێک زانیاری ئەمەژە بۆ دەکەن لە چەند فرقەیەکدا با بڵین دێڵدرێنەوە فرخانە تایبەتە بە بێزەکانی سوورای دیموکرات و شوێنەکانیشان دەستنیشان کراوە. ئیتی لە حاڵەتێکی وایە تۆ چ لە نەزم و نیزامی سوپای سووریای دیموکراتابی یانەوەی کە لە فرقەیەک دابی ینی بەس ناوەکەیان دەگۆڕێ. ئەمە ئەگەر وا بێت ئەوە هیچ کێشەیەک نییە، ئەمە خۆیان من پێم وایە بەمە ڕازیە بن کوردەکان ئاسایی ئەمە بەلایەنەوە وەزیری چەند وەزیرێکشانە بێت لە سووریا بە دڵنیا هەرە بێت وا بێت. یعنی ئەوەی تۆ باسیەکەیت ئەم سیناریۆیە ئەمە سیناریۆ باشەکەیە. ئەوە من باسم کرد سیناریۆ خراپەکانە کە کورد پێ ڕازی نابێت و ڕەنگە بەس تەنها لە قازانجی یەکێک لەم دوولایە نەبێت، بەڵام ئەمە دەرفەتێکە ڕەخسێنێت کە کورد بێگرتووی بمێنێتەوە چونکە ئەوە تۆ باسیەکەیت بەڵگەی ئەوەیە کە تا ئێستا متمانە لە نێوان قەسەد و دیمەشق نییە بۆیە حەزەکەن بەیەکەوە بن. بەڵام ئەگەر ئەو متمانەیە هەبێت بە دڵنیایەوە ڕەنگە ئەفسەرێکی کورد سەرکردایەتی هێزێک بکات هەمووی عەرەب بێت لە شوێنێکی دوور لە کوردستان. باشە کاک فەرید ئەوەی کە بەرژەوەندەکانی ئیسرائیل و بەرژەوەندەکانی تورکیا بەرێکەکەون لە سووریایە ئەمە وەکو شتێک وەکو دەڵێ لە خواوە ینی بۆ کورد شتێکی باش نییە؟
ئەوە دیار نییە یعنی ئەمە ئەوەستێتە سەر استراتیژی تورکیا و ئەوەستێتە سەر استراتیژی ئیسرائیل خۆی بەڵام لە نێوان ئەم دوو دەوڵەتە یعنی ئێستا دوو دەوڵەتی بەهێزێت تورکیا وڵاتێکی زۆر بەهێزە و ئێستا توانیوەتی ئەو ینی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە گۆڕینی استراتیژی عسکەری هەموو جیهان بەوەی کە یەکەم درۆن ئەوان دروستیان کرد ئیتر ئەمە ئێستا بڵاو بۆتەوە بە هەموو جیهانە ئەمە یەک دووەمیشان ئێستا تورکەکان کۆمەڵێک چەکی تایبەت هەیە خۆیان ئێستا زۆر گەشەیان پێداوە لەبەرەوە لە باتیەوەی وەکو جاران پشت بە ئەوروپیەکان ببەستن و پشت بە ئەمریکا بەستن مە پێم وایە ئێستا کەمترین ڕێژە کە هیچێک کە ئەوان لە دەرەوە پەیدایەکان ئێستا زۆر کەمتر بۆ بە بەراورد لەگەڵ جارانە خۆیان بەرهەمی دێنن باشە باسی چەکت کرد کاک فەری لەم ڕۆژانەدا باز لەوە دەکرێت کە ئیسرائیل لە هەوڵێەوەدایە سوار سەڵی ڕووسی لە دەستی تورکیا دەربێنێت و تورکیا بە ئومێد بکە کە تەکنۆلۆژیای FC5 ئەمریکی پێ بدرێت بەڵام دواتر بێگومان ئیسرائیل ڕێگە بەمەش نادا ینی بەوەی جۆرێک لە جۆرەکان ئیسرائیل دەوێت حەسڕێکی چەک بخاتە سەر تورکیا لە ئاستی گیانیدا یەک دانەیە کە وەریان گرتووە ینی کاریگەریەکی زۆر گەورەی نییە ینی ئەو چەکەی کە وەرگیراوە ئێستا تازەکان سیستەمە بەرگریەکە ئەمە یەکێکە ینی ئەمە ڕووسیە چەکی ڕووسیش هەمووی بە شێوەیەک دروست کراوە کە بەرپەرچی چەکی ئەمریکایی بداتەوە و چەکی ئیسرائیل هەمووی ئەمریکاییە لەبەرەوە ئەمان بۆ مەبەستە ئەیانوێت ئەم چەکە لای تورکیا نەبێت چکە ئەمە ئەتوانێت چەکەکانی ئیسرائیل پاک بخات چکە ئەمە خۆ چەکی تورکیاش بەشێکی زۆری هەر ئەمریکاییە بەڵام ئەو چەکە دیفاعیەی کە ئەوان لە ڕووسیا وەریان گرتووە ئیسرائیل نیەتی باشە یاک فریدکەواتە بە گشتی ئایندی کورد لە سووریا چۆن دەبینی ئەوە من پێم وایە ئەبێت لە هەردوو لاوە سەیری بکەیت یان ئەزمموی شەڕ بەنسبەت کوردی سووریا ئەزمونێکی زۆر دەوڵەمەندە توانیان بە تەنها لە سەردەمێکی دیاریکراودا ڕوبەڕووی داعش ببنەوە بەڵام لە مەسلەی ئاوەدانکردنەوە و لە مەسلەی حکومڕانی ئەمە پێم وایە هیچ ئەزمونێکیان نییە نەک لەبەر ئەوەی خۆیان حکم خۆیان نەکردووە یاخود کارێکی وایان کردووە کە سەرکەوتوو نەبن لەبەرەوەی سووریا لە سەردەمی پێش حەزبی بەعسیشەوە دەوڵەتێکی زۆر مرکزی بووە یعنی هەموو شتێک هەموو دەسەڵاتەکان لە دیمەشق گرتکرا بووە لەبەرەوە ناوچە کوردیەکان و ناوچەکانی هەموو سووریا هیچ ئەزمونێکی حکومڕانیان نییە و پێکاتەکانیش بە هەمان شێوە لەبەرەوە نازانیت چۆنە بێت بەڕاستی بەڵام لە سایە ئاشتیدا و لە سایەی دروستبوونی پەیوەندی دۆستایەتی لە نێوان کورد و ڕژێمی ئێستای سووریا ئەکرێت هەموو کێشەکان چارەسەر بکرێتن بەڵام ئەگەر ئەو ناکۆچە لە نێوان کورد و دیمەشق بەردەوام بێت بە دڵنیایەوە ئەمە هەموو شتەکان تێکەدات و باردۆخەکە بەرەو خراپی ئەبات بۆ عێراق چۆنە عێراق چۆن دەبینی عێراق تا ئێستا ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی کوردەوە هەیە هیچ کێشەیەکی نییە یان ڕاستە لە دەستورە کۆمەڵێک مەسەلە هەیە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناو دەستورە هەیە ماناوەی هەر کاتێک ئەم مەسەلیانە بۆ ڕوژێنرێن ئەکرێت وردە وردە لەسەر خۆ و بە شوێنەی چارەسەر بکرێن بەڵام بەشێک لەو مەسەلانە خۆشمان نەمان و ڕژاندووە وەکو مەسەلەی کەرکووک و مەسەلە کۆمەڵێک مەسەلەی تر هەیە پێ دوای نەمان و ڕژاندووە یان نەخۆمە نەمان ڕژاندووە یعنی خۆ ڕژاندن ئاسانە ئەکرێت ئەمە بە نامەیەک بۆ حکوومەت باز بکرێت بۆ ڕژێنرێ و پەرلەمانیش لە عێراقا یەکێکە لە پەرلەمانە هەرە بەهێزەکانی ناوچەکە هیچ پەرلەمانێک لە ناوچەکە بەقەت پەرلەمانی عێراق بەهێز نییە هەم فرەیە هەم بەدەنگدانی ڕاستەقینەی خەڵک دەرچوون هەم کارتۆنی نییە وەکو ئەوانەی لەمەوبەر کە لە عێراقا هەبوو
لەبەرەوە پەرلەمانێکی بەهێزە بەڵام ئەتوانێت ئەم مەسەلانە ینی دڵی پەرلەمان عێراق بێزە بەڵام پێدوانیە لە ژێر کاریگەری حزبەکانیاندان و حزبەکانیشان لە ژێر کاریگەری ئەم وڵات و وڵاتدان زۆر جار دەبینی یاساکان ینی بەعازی هەندێک وڵات دەردەچێت ڕاستە بەڵام ئەمە لە ئەمریکا پەرلەمانێکی بێزەکە لە وڵاتێکی دیکەوە ڕێو شوێنی بۆ دیاری بکرێت کە بڕیار بدە وەکو کوێیانی مەسەلەن ئێران کاریگەرێکی گەورەی لەسەر هێزە شیعەکان هەیە لە ڕاستە بەڵام ئەمە ئێران کاریگەری لەسەر کاریگەری لەسەر هێزە سونیەکان هەیە کاریگەری قەتار هەیەی کەنداو هەیەی وڵاتانی کەنداو بە گشتی کاریگەریانێ ئەمە شەرت نییە پێم وایە ڕەنگە بەشێکی زۆری پەرلەمانەکانی جیهان بەو شێوەیە بێت ڕەنگە ئەوەی ئێمە هی عێراقمان لە بەرچاو بێت و ئەوەی شیعاش من پێم وانە بەو جۆرە سەیریان بکەین کە ئەمانە هەر کاتێک تەلەفۆنێکیان بۆ هات لە قومەوە یەکسەر جێبەجێ بکەن بەو شێوەیە نییە یعنی ئەوان پێشەوە عێراقین و اینجا بیر لەوە ئەکەنەوە کە دراوسەیەکیان هەیە ئەویش هەر شیعایە وەکو ئەوان و بەدڵنیایەوە ینی شیعای عێراق بەرامبەر یان بە بەراورد لەگەڵ کورد نزیکترە لە شیعای ئێران وەکو ئێمە و کوردی تورکیا وەکو ئێمە و کوردی ئێران وەکو ئێمە و کوردی سووری ئەو علااقاتە هەر ئەمێنێت لە نێوان لایەنەکانە بەبێ ئەوەی مەسەلە سیاسیەکانش لە ئارادا بێت یان تۆ حسابی کورد بکە ئێستا ئێمە دانیشتوین باسی کوردی سووریا ئەکەین ئێمە عەتفێکمان هەیە بۆ کوردی سووریا و حەزەکەین ئەگەر بتوانین یارمەتیان بین و ئەگەر بتوانین ڕۆڵێکیشمان هەبێت لەم مەسەلانە بە دڵنیایەوە کەم تەرخەمی ناکەین ئەوانیش هەر بەم شێوەیە یان تۆ ئەبێت حسابی ئەوەش بکەیت ڕۆژە لە ڕۆژان نزیکەی لە 115 شیعای عێراق ئاوارە بوو لە ئێران بوو دواتر هەمیان هاتنەوە و نەک هەر شیعە بەشێکی زۆری کورد لە کاتی لێقەومانە هەر هانای بردۆتە یا تورکیا یا ئێران لەبەرەوە پێم وایە ئەم مەسەلانە کە بوون بە دراوسێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر یەکتری دروست ئەبێت هەتا وەکو دوو ماڵکەت بە تەنیشتیەکەون مادام بوون بە دراوسێ پەیوەندێک لە نێوانیان دروست ئەبێت ئەو پەیوەندیە بەهێزترە بە بەراورد لەگەڵ ماڵێک کە لە ماڵەکەی تۆوە دوورترە پێ دوای پەیوەندێکە دراوسیانەیە دراوسیان نییە ئاین نییە و مەزهەبیشە و بە دڵنیایەوە سیاسیشە یعنی تقریبا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتێک نییە پەیوەندی بە سیاستەوە نەبێت سیاست هەموو شتێکی داپۆشیوە و پەیوەندی بە هەموو بابەتەکانەوە هەیە یعنی لە سیستمی خوێندنەوە بیگرێت تا بازرگانی و تا سیاست و تا شەڕ و تا هەموو شتێک کاک فەرید پۆستی سەرۆکۆمار پێت وایە چۆنێک لا دەبێتەوە هەروەکو جاران هەروەکو جاران یان هیچ هەر ئەو هینە هەیە ئەو دوو مەسەلە هەیە یەکێکیان لە دەستورە نەنووسراوە چونکە هیچ هەموو کەس ئەتوانێت خۆی کاندید کات بۆ مەرجانەی کە لە دەستورە هەیە ئەمە مەسەلەیەکی سەرەکیە ئەبێت ئەو مەرجانێتی هەبێت کە دەستور باسی کردووە دووەمیشیان تەوافوقێکی ناڕاگەیەنراو هەیە ئەویش ئەوەیە کە ئەم پۆستە ئەبێت بۆ کورد بێت ئەم دوو مەسەلەیە ئەم جارە شەرە بێت دووبارە بێتەوە لەناو کوردیشان نەبووە بە عورفێک تەوافقێکی ڕانەگەێنرا و یان ڕاگەێنراویش هەڵبەتە پێش ڕاگەێنرا بوو کە لە بەرامبەر پۆستی سەرۆکی ناکە بەس لە ڕاگەێنراوەکەین مەبەستمان واژۆکراوە بەڵێ بەڵام ئەو ڕێککەوتنانەی کە هیچی واژۆ نەکراوە بۆیە ئێمە بەو شێوەیە باسیەکەین کە ئەمە ڕانەگەیەندراوە بەڵام هەموو لەسەر ئەمە ڕێککەوتون و کەسیش ناوێت بیگۆڕێت سونەکان هەوڵیان داوە ئەوان پێش هەڵبژاردن زۆر گەرموگۆڕ بوون سەبارەت بەوەی کە عێراق دەوڵەتێکی عەرەبیە و عێراق ڕێژەیەکی زۆر سونەی تایە و سونەی عەرەب بەشێکە لە سونەی و سونە بەشێکی زۆربەی زۆری عەرەب پێک دێنێت نەک شیعە لە عێراق نا لە هەموو وڵاتە عەرەبیەکانە ئەمانیان کردبوو بە بیانوو بۆ ئەوەی بڵێن ئێمە ئەم جارە پۆستی سەرۆکی کۆمارمان ئەوێت ئەم جاریان بۆ سونە بێت بە ئاشکراش باسییان کرد یعنی هیچ نیان شاردەوە سپاس دەکەم کاک فەرید سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕووی بۆ چون و سەرنجەکانت لەسەر ڕۆژی کورد لە ناوچەکە زۆر سپاس.